پسپۆڕێکی تایبەت شارەزا کە هاوکار کەمال ڕاوێژکاری یاسایی لە وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵمان بێت گفتوگۆی زیاتر تایبەت بە پرسی موچە هەموارکردنەوەی یاساکەی و هەموو ئەم بابەتانە ئەکەین لەگەڵ بەڕێزیان کە میوان لەگەڵمان بەخێر هاتیت. سوپاس بۆ ئامادەبوونت بۆ کوردستان 24. با پرسیارەکەم بەم شێوەیە دەست پێ بکەم. دکتۆر هاوڕێ، کەمێک لەمەوبەر لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی وەزیری ناوخۆ هەڵوێستی حکوومەتی با ڕوونی ڕاگەاند ئاماژەی بۆ کرد کە لەسەر بابەتی موچە لە بابەتێکی ئەسڵەن یاسایی دەرچووە چۆتە بابەتێکی سیاسیەوە. پێتان وایە ئەمە مەبەستێکی لە پشتەکە چۆتە بابەتێکی سیاسیەوە یاخود هیچ گرفتێکی یاسایی ماوە؟ دەست خۆش، سوپاس بۆ جەنابەت، سڵاو لە بینەرانی کەناڵەکەتان. بەڵێ ئەو قسەیە وردە کە ئەم بابەتە بە تەواوەتی لە بابەتی یاسایی و لە بابەتی دارایی لە بابەتی کارگەڕی دەرچووە بابەتێکی سڕف یاساییە و بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەتی ئەتیحادی کە ئێستا لەو راپۆرتەی جەنابتانش جۆمان لێبوو کە باز لەوە ئەکا پێویستە یاسای بودجە هەموار بکرێتەوە بۆی و کێشانە چارەسەر بێت و باز لە 950 ملیارەکە کە مستحقاتی فەرمانبەرانی هەرێمە ئەمانە هیچی دقیق نین و یاسایی نین. جەنابیان مختص نین، زۆر ئاساییە، بەڵام ئەو زانیارانی کە لە وەزارەتی دارایی فیدرالیەوە بۆی ئەڕوا بەداخەوە زانیاریەکان ورد نین. لەبەرەوەی یاسای بودجە بەرزتر نییە لە ڕووی یاساییەوە لە بڕیارەکانی دادگای فیدرالی. بڕیاری دادگای فیدرالی خۆی لە خۆیدا هەموارکردنەوەی یاسایە. کاتێک کە بە دادگای فیدرالی بڕیارێک دەرەکە مافی ئیلغاکردنی قانونیە، مافی گۆڕینی ئەوەی کە نوسوسی قانون بگۆڕێ، مادەکان ئیلغا بکاتەوە و ئەمەش پێشتر کراوە لە سەر خودی هەمان یاساکە یاسای بودجە پێشتر تاعن لە چەند مادێک دراوە دادگای فیدرالی توانیوێتی کە ئەو مادانە ئیلغا بکاتەوە. بۆیە ئێستش کە دادگای فیدرالی لە بڕیاری 224 ئیتیحادیە کە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی بەدەرکرد لە هەموو بابەتێک، بۆیە ئێمە ناگەڕێنەوە سەر یاسای بودجام سانەوە بڵین لەوێ باس لە ئینفاقی فعلی و باس لە ئەو تەخسیساتەکە بۆ هەرێم کراوە بۆ موچەی فەرمانبەران. نەخێر، بڕیاری دادگای فیدرالی خۆی ئەوەی حەسم کردووە و ئەوە خۆی بە مەسابەتی گۆڕینی ئەو فەقەراتانەیە کە لە ناو یاسای بودجەدا هاتووە کە پێویستە موچەی فەرمانبەران بەدەر بکرێت لە هەموو بابەتێکی تر. نا یاسای بودجە نە هیچ یاسایەکی تر نابێت ڕێگر بێ. ئەمە یەک. دوو، بابەتی وێڵێ 950 ملیار بەڕێزیشەوەی کە بینە سەر بابەتی 950 ملیارەکە دکتۆر بامەوە پرسیار بڵێم من هەر لەبارەی پرسیار لە بەڕێز دەکەم، بەڵام با پرسیار لەبارەی ئەوە بکەین کە هەردوو حکوومەتی فیدراڵ و حکوومەتی هەرێمی کوردستانیش پێش ئەوە دووپاتیانە کردو ئاماژەشیان بۆ کرد کە کێشەکانی دابشکردنی موچە تەنیا کێشەیەکی تەکنیکین، بەڵام ئێستا دەرەکەوێت کە کێشەکان کێشەیەکی تەکنیکی نین و کێشەیەکی دیکەن چییە؟ کێشەی تەکنیکی، من کێشەی تەکنیکی وەکو ئەوەندەی ئاگادارم پێشتر هەمان بووە، بەڵام بۆ ئەوان هەمان بۆ نەک بۆ خۆمان. ئێمە لیستی موچە کە خۆمان لێرە موچەمان تەوزیع کرد لیستەکانمان کێشەی نەبوو، بەڵام بە مەقایس و مەعایری ئەوان ئەو لیستانەی ئێمە بە پێ مواسەفاتەکانیەوان نەبوو هەموویمان چا کردوەوە. ئێستا و کێشە تەکنیکیانە نەماوە، نەتوان بڵێم نزیکەی 95 بەسەرەوەی لیستی موچە بە دڵی ئەوان ئەڕوا هیچ کێشەیەکی نەماوە، کێشەی تەکنیکی نەماوە. کێشەی یاسایی کە پێشترە بوو باسی ئینفاقی فعلیانە کرد لە مانجی دوی ئەم ساڵەوە نەماوە کە بڕیاری دادگای فیدرالی ئەوەی حەسم کرد. کێشەی تەوتڵینی موچە نەماوە لە مانگی حەوت دادگای فیدرالی ئەم سانەوە ئیستیزاحێکیدا ڕوونکردنەوەیدا بڕیارێکیدا لەسەر بڕیارەکەی خۆی کە ئەڵێت هەژماری من ئەو بانکانی کە لێرە موچە بە بانکی ئەەکەن و مجازن ڕێگە پێدراون لەلایەن بانکی مرکزیەوە، ئەمە پرۆسەیەکی تەواو یاساییەوە بە دەلیلی ئەوەی خۆی بانکێکی حکومی عێراقی شاتە ناوی کەتیبی ئایە. بۆیە هیچ کێشەی یاسایی تەکنیکی نەماوەتەوە. باشە بەڕێز هاوڕێکەواتە چارەسەرەکانی شێبێ سیاسی بێ ئاماژە بۆکەی تایبەت بە
لەم 5 ملیار دیناری متعاون نیە ماهانە بەڕاستی بۆ موچە ئەوانە هەیە. بەشێکن لە بڕینی قوتی خەڵکی هەرێمی کوردستان. باش. بەڵێ بابین لەسەر ئەو بابەتە ئێستا هەرێمی کوردستان پێویستی بە 950 ملیار دیناری ماهانە بۆ موچە هەیە، بەڵام تەنیا 760 ملیار دینار لەبەردەستە. دارایی فیدرالی بەڕێز با تەکمیلەکەم ئەڵێ 950 ملیار نییە 996 ملیارە هەر 2 بڕیارمانێ لە ئیندادگای فیدرالی کە ئەڵێت ئەبێت موچەی ئێرە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان هاوتای موچەی فەرمانبەرانی حکوومەتی اتحادی بێت لە 2 بڕیارێ بەجیا بڕیارە لە 224 باسی خانەنشینەکان نەکات. ئەڵێ خاننشینە پێویستەوە کۆوان وەرگن ئێمە وامان لێ کرد ئێمە بە یاسا مامەڵەمان کرد چوینە سەر یاسای ژمارەنووی ساڵی 2014 خانەنشینی تەکمیلەی پارەی موچەی خانەنشینە کە نزیکەی 45 ملیارە بۆ ئێستا 950 ملیار جەمع بکە لەگەڵ 45 ملیار ئەو ڕقەمە دەرەچێت 996 عێراق تا ئێستا یەک دیناری نەناردووە لەو تەکمیلەی موچەی خاننشینان. حکوومەت هەرێمی کوردستان خۆی دابینی کردووە کە خۆی دابینی کردووە خەڵکێک تا ئێستا وازانێ عێراق نردوێتی ئەوان لایەوان هەر 950 ملیارە شتیوان نییە. دیسانەوە بەڕێز وەزیری دارایی حکوومەتی فیدرالی باس لەوە کە تەخسیساتی بۆ نەکراوە پێویستە لەگەڵ تعدیلی یاسای بودجە کاواتنە هەولێر ئەو قسەی کرد خۆم لێ دانیشتم بەڵامانی چی دەقیق نین کە بڕیاری دادگا هەبوو پێویستە سوڵتەی تەنفیزی کە حکوومەتە بڕیاری دادگا تەنفیز بکات پێویست ناکە ئیشتیهاد ئەمە حکوومەت ناتوانێت ئیشتیهاد لە نوسوسی یان منطوقی قەراری دادگا بکات بۆیە پێویست بوو موچەی خاننشینانیشان وەکو خۆی بناردایەوە پێویست بوو تەرفیعاتش بکەن کە ئێمە نردومانە بۆیە ئەو قسانێوانەیکەن هیچی ڕاست نییە و هیچی دەقیق نییە باشە بەڕێز هاوڕێ بابین لەسەر بابەتی هەناردەی نەوت و موچە بەیەکەوە بزانین چ پەیوەندیەکیان بەیەکەوە چونکە ژمارەیەک پەرلەمانتاری کوردە بوون لە بەغدا یانوت بانەوت بەڕێزم بابن پرسیارەکە لە بەڕێزت بکەم ئاماژیان بەوە کرد کە ئەگەر نەوت ڕادەستی بەغدا بکرێتەوە ئەوە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەبێ بدرێت بە موچە خۆران. دەمێ بزانم بەستنەوەی ناردنی موچە بە هەناردەی نەوت واتەی چی ئەگەنێت مەگەر هەرێمی کوردستانەوە شتەی نەکرد مەگەر ئێستا نەوت لەژێر دەستی حکوومەتی فیدراڵی نییە بۆ موچە نانێت ناردنی موچە پێدانی موچە دووبارەیەکەمەوە بەدەرە لە هەموو بابەتێکی تر نە پەیوەندی بە نەوتەوە هەیە نە پەیوەندی بە ڕادستکردنی داهاتی ناوخۆوەک ئەوان ئەڵێن کە ئەسڵەن وانە بڕۆ قانونی ئیداری مالی بخوێنەوە بۆ دوازە هەبێ قەراری محکەمەتی اتحادی بە خاڵێکی سربەخۆ باسی ناردنی موچاکە حکوومەتی فیدرالی پابند کردووە کە ئەوە بنێرێ بەدەر لە هەموو شتێک ئەوانە هەمووی قسەی زیادن کە ئەکرێن موچە ئەبەستنەوە بەشتی ترخۆ ئەوان شاریان هەبوو کەوتو بوو لە دەستی تیرۆرستان موچیان ئەنارد ئەی خێر ئێستا بۆ هەرێمی کوردستان بۆ فەرمانبەران موچە نانێرن بابەتی موچە بابەتێکی ئینسانیە ئەبێت دەربکرێت لە بابەتە سیاسیەکان بەڵام ئەوان بەکاری ئێنن ئەیانوێ وا بکەن وەکو وەرەقەیەکی زەخت لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بەکاری بێنن نەک نەوت هەموو کوردستانیان تەسلیمکەی کە نایکەین ئەوان هەر ئەم زەختانە ئەکەن لە بەروی جارێ لەم قۆناغارەوەیان پێکرێ گەشتی تریشیان پێ بکرایان کرد. باڵێ ئێمە سپاس دەکەین هاوڕێکەمان ڕاوێژکاری یاسایی لە وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان میوانی کوردستان 24 سپاس بۆ ئامادەبوون.